خواردنەکی جیایی بەهارەمان حازر کردیە و ئەوڕۆ لەسەر خوانەکەمان ئەو خواردنە جیایی دەخۆین ئەویش تۆرکەیە زۆرە چیان پێی دەڵێن تۆڵەکە. ئێستا من لەناو بازاڕی شێخەڵام و هاتیمە ئەلێرانە بگەڕێم و تۆرکەی ببینمەوە پێکەوە بە چەند شێوازە چی لە کنشێفی ئامادەی بکەین و لەگەڵمان بن. ئەلێرانە تۆرکەی زۆر هەیە و جیای بەهاری زۆر هەیە. ئەوجا ئێستا هاتیمەکەن دایەکی کە تۆرکەی زۆر جوان و فرێشی دانایە لە بۆ فرشتنی. سەلام عەلێک کویدایە گیان ئەحواڵت تەندروستیت. ئەو تۆرکانە بە چەندە؟ دەستکی بە 500ە. ئەوە بە خۆدە و تۆرکانە لێ دەکەیەوە لە چەند دەرلێ دەکەنەوە؟ لە قوشتەپەی. تۆرکەکانت چەند دەبینە چەند ڕۆژە ینی تازەیە؟ دوونێم کردیا ڕوبینە دوونێ کردیە ئەو ڕۆی هینایە ئەوەش تۆرکەکانە. ئەو جە دەمەوێت بزانم بە خۆت کە تۆرکەی دەفرۆشی حەز لێیە تۆرکەی بخۆی؟ حەز لێیە دەست خۆش بێ جەداگە بتانی 3-4 دەستکم لە بۆ دانەی سپاس دەکەم. هەروەچی دەزانن ئەمن عەلاگەی بەکار ناینەم لەبەرەوەی ژینگەی پیس دەکات و شی نابتەوە لە خاکەکەمان. لۆیە لە بۆ خۆراکەکان و لە بۆ سەوزەکان پێویستە ئەمە شتێکی ئەوها بەکاربینین هەم تۆرکەکەمان تێکنەچی هەمیش پارێزگاری بکەین لە چاردەوروبەرمان و لە ژینگەمان. ئەوجە هیوادارم هەمووتان کە دێنە بازاڕێ بتانن ئەو جانتانە لەگەڵ خۆتان بینن نەوەک عەلاگەی فڕێدێن لە چاردەوروبەرمان و ژینگەکەمان ناشرین بکەین و پیسی بکەین عینەن وەخت کە زیانی زۆر زۆرە لە بۆ تەندروستی خواردنمان. ئێستا من ئەوەندە تۆرکەی دەبەمەکن شێفی لە بۆمان لێ دەنێ. ئێستا ئەمە لە گوندی هەنارەین و فتاری ئەو ڕۆمان لە گوندی هەنارەی دەکەینەوە. هاتیمە ئێرانە و لەگەڵ ژنەکانی گەڕک دەچین نانی دروست دەکەین و لە عینەن وەخت تۆرکەش لێ دەکەینەوە. ئەمن تۆرکەی خۆم هینایە احتیاط بەڵام ئەلێرانش تۆرکەی زۆر جوانەیە حەزم لێ بەدەستی خۆم تۆرکەی لێ بکەمەوە. هەتا شێف شتەکانی حازر دەکاتن ئەمن دەچمەکنەوەن و جلی کوردیش لەبەر دەکەم. گوند یعنی جلی کوردی. ئەو ئێستا با پێکەوە بچین هەموو ئیشانە بکەین. ژنەکانی گوندی هەنارەی خڕ بوویمەوە دانیشتیمەوە خەریکی نانکردنی. ئەو جا دەمەوێت ئەمنیش نانەکی دروستکەم وەچیوان کویدایە ئەحواڵت تەندروستیت سپاس دەکەم ماندی نەبێت. هەویرە چی بدە منیش بامیش نانەکی دروست بکەم بزانم لێ دەزانم لێ نازانم. سەلامەت بی ئیشەڵڵا ئیشەڵڵا. هەندێک هەویر ئارد لێرە هەندێک لێرە تەمەشا دەستی دەکەم خۆم فێر دەکەم ئەوەش تیرۆ بۆ نوعی پانی کەمۆنیە ئۆکێ هەندێک تەمەشا دەستیم کردیە وا سەبر سەبر دەمەوێت خۆم فێرکەم. شەونم ئێرە باخچەی خۆتانەوە نیە؟ بەڵێ باخچەی خۆمانە. ئەلێرانە هەر ماڵە و باخچەکی تایبەت بەخۆی هەیە؟ بەڵێ زۆربەی ماڵەکانی و گوندە باخچیان هەیە. زۆر باشە ئەنگۆژ ئەگەر بتانەوێت تۆرکەی لێ بکەنەوە هەردێنن باخچەی خۆتان. بەڵێ هەر لە باخچەی خۆمان دەکەین. خەڵکی گوندیش ئەوانی کە لە باخچەکانیان یان تۆرکیان بەدەست ناکەوی دێن ئێرکانە تۆرکەی دەکەن. زۆر باشە ئێستا با تۆڵکەکەی بژار بکەین لێ بکەینەوە کو بزانین چیان تۆڵکە باشە و چیان تۆڵکە باش نییە لە بۆ خواردنی. تۆرکە باش و خراپی نیە تۆرکە طبیعیە تۆرکە هەر تۆرکەیە بەس هەندێکی ناسکە هەندێکی پیر بووە ئەجە پیرەکە بڕێک زەحمەتە ناخۆشە لە خواردنی زۆر باشە.
گەنجەکەش جاهیدەکە دەخورێتن ئەوی تازە پێڕادەگە ناسکەکە زۆر باشە بەڵێ. ئەوانەی کە قەبارەیان گچکەیە بەڵێ. ئەوەیە کە تازە پێڕادەگات بزە تازە پێڕادەگە زۆر باشە ئێستا گەرمانەوە لێکەینەوە بەڵێ. چ بکەین کو لێکەینەوە دانیشین لە بۆیوانە چاقۆکم بدە دەستی چاقۆک چاقۆکیت بەدەست بەگری ئەستا ئەوە تۆلکەیە ئەوها یەک لە برکەکەی بگرە چاقوی لە ژێرۆ بدە بەبێ ئەوەی لە بەڕەگەوە هەری چێشی دەپسێتێکەوە زۆر باشە ینی ئەنگۆ ڕێگەکەی لێ ناکەن نانە ڕێگەکەی لێ ناکەی و هەر لێ ناکی هەر ئەو هەال زۆر باشە حەزم لێ ئەلێرە ئەو پامەم دیسان بڵێمەوە ئەو کەسانێک کە باغیان هەیە و شتی لە ناو دەچین و یان ئەو کەسانێک کە دەڕۆن لە بۆ جێ دیکەش شتی لێ دەکەنەوە بابەڕەگەوە لێ نەکەنەوە لۆی دووبارە لەو جێی ئەو جیایە ئەو سەوزەیەشی ببتەوە هەروەچی دەبینن شەونم کوی لێ کردەوە ئەمەژە هەڵ لێ بکەینەوە ئێستا هەمووی بە کاملی دەخورێ وانە بەس ڕێگەکەی ئەوانەی لێ دەکەینەوە زۆر باشە یعنی ئەنگۆ قلقل لێ ناکەنەوە ئەو هەڵێ دەکەنەوە بەڵێ تەواو بامیش قلەچی لێ بکەن توش تاقی بکەوە چیان تاقی وەرە ئەوانە جوانن ئەوانە تاقیکەوە زۆر باشە بنەوە بەڵێ ئەڵاهی وا بزانە ئەو هاالش دەبێت ئەو هاش ئەو هالی دەکاتەوە قلقلوەڕاست بە ئەمات وەکو وایە کە چاکرابی لێکرایتەوە زۆر باشە ینی ها ئیشەکەم لە بۆنگۆ ئاسانتر کرد خۆشەویستان دەتان لە خۆتان ئەو ها لێ بکەن ئەوانی کە گەورەنە ئەوها ئێستاش گەڕینەوە کن شێفی کوی شێف باشم سپاس ئەحواڵەت سپاس دەکەم دەبینم زۆر شێفێک سپاس. دنیا ئامادەکاری کردیە مشتی بە تەرتیباتدانە پاک و خاوێن شێف خۆڕۆی جگلەیت نەبوو ئەمن جگلەیم نییە، دەستێنەوە دەست خۆش تۆرکەم لۆهینای دەست خۆش بیت کە زۆر جوان بوو دەست خۆش بیت چیان بەکاریان تۆرکەی گەوریان تۆرکەی گچکان هەردووکم بەکارهێنا لە بۆی هەر یەکە و تامی خۆی هەیە زۆر باشە ئەی تۆرکەی گوندەکەی ناسک و جوان بوو ئەویشم بەکارهێنایە زۆر سپاس دەکەم ئەو شێف سپاس. بابزانم بۆ تۆرکەی چەند نەوە خواردن دروست کردی چت کردیە ئەوڕۆ بۆ چی و تۆرکەی شە جوانانە، ئێ. سەرەتا باکەرستەکان باسکەین چمان پێویستە لۆ تۆرکەی پێویستمان بە تۆرکەیە پیاز سێلکە زۆر باشە شیرینێشمان هەیە بە جێزەری جێزەر و زامیشی خۆمە ئێ ئەوە ئیشی سمێخانە بە جیز و فستقی دەیڕازێنینەوە ماستاوەشمان هەیە بە نەحنا و قەزوانە نانای ئیشکە و قەزوانیشکە بەڵێ زۆر باشە ئەو ئێستا بابزانم چی پێ دروست دەکەی بۆ تۆڵکەی چەندنەوە هەیە بەخۆی نەوەی زۆرە بەس ئەمە ئەو ڕۆم سێنەوەی دروست دەکەین تۆرکە و ڕوون تۆرکە و ڕوون و هێلکە لەگەر تۆرکە بەش لە ساواری زۆر زۆر خۆشە سەرتا تۆرکەمان جوان شوشتەوە چامان کردیا ئێستا هەر چەندەچ لێ بڵند دەکەین و وردی دەکەین تا ئەو دوایی دەیکورێنی زۆر باشە شێف ئێستا ئەمن ئەوت لە بۆ پێکەم بەڵێ پێکە یا الله تەمام ئێستاەوە یەکەم جار هەموو تۆرکەکان لێ دەنێ دوای تۆرکەی دەخێن ئەم ساواری دوای تۆرکەی سەرەتا تۆرکەکەی دەبی زەردکەین تۆزەک زەردیکەین ناو ئاوی خەی لەگەڵکەین و زەر دەبی بەس نابی زۆر زۆر بکرێت چکە تۆرکە بکرێتن زیاد بکرێتن لیز دەبیتن تامی خۆش نامینێتن زۆر باشە ئەمێن هێلکەکان لە بخەوە ناو قاپەچی هێلکەکان بخە قاپەشی بە ئامادەبیتن تەواو پێویستت بە هەر چار هێلکەیە نا پێویستم بە هەر چار هێلکەی نییە سێ دوو چەند دوو هێلکە بەستە زۆر باشە ئەوە یەک تۆرکەکەم ئێستا بەو جۆرەی ورد کردیا دەکەنە ئاوە کوڵایەکەی زۆر باشە بینەران ئەو کەسانێک کە هێلکەی بەکاردێنن لە ماڵێ زۆر هێلکەی دەخۆنیان هەر وەختە هێلکەت بەکارهینە توێکڵەکەی فرێمەدا لە چەند پرۆگرامەکی دیکە پێتان دەڵێم کە ئەو توێکڵەیە کو بەکاردێتەوە لێرە ئامانجمان ئەوەیە ئەمە چەند پاشماوەمان کەمتر بی ئەوەندە باشترە لە بۆ ژینگەی لە عینەن وەخت بتانین ئەو پاشماوانێ خۆمان سوودی لێبینەوە لە بۆ شتەی دیکە لە پرۆگرامەکانی دیکە پێتان دەڵێم کە ئەو توێکڵی هێلکانە چەند سوودی دەبیتن ئەو جەبا ئێستا لێرە هەمووی هەڵگرم پێت کۆ فکرەتی شێف
فکرێکی زۆر جوانە ئەو مەنزەرە جوانە ئەمە ئێستا لە خۆمان لەو گوندە جوانەین لۆ بۆ پاشماوانە تێکی بدەین ئەو سروشتە جوانە خۆمان عادەتی ڕەمەزانان وا دەزانین ئەگەر ڕەمەزان بوو بە ڕۆژی بین دەبی خواردنەکی قورس بخۆین خواردنەکی چەور بی سفرەمان زۆر قەڵەباڵغ بی بە زوانیە مایدە پێویستی بەوەیە کە خواردنەکی بە سوود بخواتن لە بۆیە تو چەند ساعت بە ڕۆژی بووی دەبی خواردنەکی بە سوود و باش بخۆی زۆر ڕاستە ئەوجا بێجگەلەوەی کە ئەو خواردنە جیایانە چەند سوودی هەیە لە بۆ مرۆڤی و لە هەمان وەخت سوودی هەیە لە بۆ خاکیش یعنی لە بۆ پێکهاتێ خاکی سوودی هەیە لە بۆ مرۆڤی سوودی هەیە ئەوە شێلکەکەمان بە جوانی تێکدا شێفتەوە بزانە تاوە دەست خۆش بی ئێستاش پیازەکەمە ئامادەیە کەمە ڕوونم سۆر کردەوە پیازەکەی دەکەینە نامەقلی بینەران ئێستا تۆلکەکەمان ئامادەیە جوان کوڵایە ئێستا دەکەنە سەر ڕوون و پیازەکەی کە ڕوون و پیازەکەمان سۆر کردبەوە شێف ئەدێ من دەست بە شیرینیەکەی دەست بە شیرینەکەی بکەم پێویست بە مەقلەیەکی هەیە تا جێزەرەکەی کەمە شیرینیە بەس بە جێزەریەوە بەس بە جێزەری و زۆر زۆر خۆشیشە زۆر باشە و هەز دەکەم بەهارەشە ئەو شیرینیە چونکە فەسلی خۆیتی جێزەر ئەو هەموو شتەکانمان بە سوودە و هەموو شتەکانمان جیایە و لۆیە ئەو شیرینیشمان هەڵبژاردی ئەو جە شێف شیلاوەکەشی گرتیتەوە دارچین و ئەوەشی تێدا شیلاوەکە چمان پێویستە لۆ شیلاوەکەی کوپەک شەکر کوپەک ئاو هێل و دارچینیشمان پێویستە 10 دقە تا چارێگەک دەیکڵێنی ئەو جە فەرمونون ئێستا دووبارە خواردنەکان بخۆن شیرینی میوە تاقی بکەنەوە دەست مەگەڕێنەوە شێف ئەمەش بە ڕۆژی بووین شێف بە ڕۆژی بوو زۆر ماندی بوو پێویستە بخوا شێف ئەمنەوە قاپەت لێ دەبم باشە شیرەکە شوێی جوانە نانەکەمان جوانە گەڵێ بەخێر ئەوە ڕەمەزانە حەچە هاتە پێشن ناوێمە دەرجە بکەین خودای گەورە هەمووشی داینایە ڕاستە عافێتت بی مامە